بەڕێزان وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان ڕایگەیەنێ کامێراکانی تۆمارکردنی سەرپێچی لە ماوەی 2 ساڵی ڕابردووە ڕۆڵی گەورەیان لە کەمکردنەوەی مردن و برینداربوون و زیانی دارایی گێڕاوەتەوە. هەنگاوی داهاتوش پابەندکردنی شۆفێرانە بە لێخوڕین لە نێو هێڵەکانی سەرشەقام. وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان دەڵێ کامێراکانی تۆمارکردنی سەرپێچی ڕۆڵی گەورە گێڕن لە کەمکردنەوەی مردن و برینداربوون و ئەم بابەتانە. جگەل لەمە شۆفێریکردن لەزەتی بۆ گەڕاوەتەوە. هەنگاوی داهاتوش پابەندکردنی شۆفێرانە بۆ لێخوڕینی لە نێو هێڵەکانی شەقام نەک یاریکردن بەسەر هێڵەکانە. بەم جۆرە شۆفێری ئاسانتر و خۆشترە بێ. بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی ناوخۆ ڕوونی کردوتەوە حکوومەت پارەیەکی زۆر کە هەرهی هاوڵاتی خۆیەتی لە بۆیاخ و هێڵکاری شەقامەکان خەرجەکە بەشێک لە شۆفێران بە نەزانی بەیان بە بێئاگایی بێ بە درێژایی لێخوڕینەکەی تایەیەکی لەسەر هێڵەسپیەکانە ئەمە تەمەنی بۆیاخەکە کورتەکاتەوە و مافی شۆفێری ینی شۆفێری دیکەش لەسەر شەقام پێشێلەکە و ئاماژی بۆشدا سەرەتا هەڵمەتێکی گەورەی هۆشیاری دەست پێەکەین بۆ پێویستی لێخوڕین لە نێوان دوو هێڵ و شۆفێری نەکردن بەسەر هێڵەکانەوە دواتریش سزەی دارایی هەر کەسێک بدرێ کە پابەن نەبێ و شۆفێری لەسەر هێڵەسپیەکان بکەن. جار سەبارەت بەو بابەتە من زۆر بە بڕیارێکی باش ێزانم لەبەرەوەی کە خۆم کاتێک کە شۆفێریەکەم ئەبینم لە پێشمەوە ئۆتۆمبیلێکی دیکە لە بینی هێڵێکایە بەڕاستی زۆر پێی تێگەچم هەم ڕێگە لە منەگرێ نایڵێ کە من تێپەڕم هەمیش خۆی نازانێت چۆن ینی شۆفێریەکەکە بۆیە ئەوە بڕیارێکی زۆر باشە. جا لەسەر ئەم بابەتە بەڕێز کاکەمن میرانی بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵمایە بە شێوازێکی ڕاستەوخۆ. کاکێمن سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. بزانم ئەو بڕیاری کە داوتانە با باسی کاریگەری تونند و تۆڵکردنی ڕێنمایەکانی هاتوچۆ و کامێرای چاودێری لەسەر کەمکردنەوەی ڕووداوەکان بکەین. لە ماوەکانی ڕابردووە بەهۆی ئەو ڕێنمایی و ڕێکارانەوە بە ڕێژەی چەند ڕووداوەکان کەمیان کردووە. زۆر سپاس بەیانیتان باش. لە ساڵی 97ەوە لە سوید پێم وابی یەکەم جار دەستپێشخەریەک هەبوو بە ناوی ڤیژن زیرۆ دەستپێشخەری ئەوەی کە ڕووداوەکانی هاتوچۆ لە سوید یەکەم جار دواتر لە وڵاتانی ئەوروپا و لە دنیا تا ئاستی سفر بهێنرێتە خوارەوە. دوای کە بۆیان دەرکەوت ڕووداوی هاتوچۆ بەشێکە لە هەڵەکانی مرۆڤ کە ئۆتۆمبیل لێ دەخڕێ معڕەزە بۆ ئەوەی هەڵە بکە کاتێک هەڵە دەکا قوربانی لێ دەکەوێتەوە. بۆیە نەتەوە یەکگرتوەکان دەستپێشخەریەکی یەک دەکەیدی هەیە یەک دەیە کە لە 21 تا 30 بە جۆرەی ئەو دەستپێشخەریە هەموو وڵاتانی ئەندامی نەتەوە یەکگرتوەکان پێویستە ڕێنمایەکانی هاتوچۆیان توندتۆڵ بکەن بۆ ئەوی ڕووداوەکانی هاتوچۆ تا ساڵی 2030 بە 150 کەم بێتەوە. بە خۆشحاڵیەوە ئێمە لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کۆتایی 2025 توانیومانە ئەو تارگێتە جیهانیە بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ بپێچین. ینی ئێستا بە خۆشحاڵیەوە کاتێک بەراوردی ڕووداوەکانی هاتوچۆ و قوربانی و زیانەکانی بە 2010 و 17 و 16 ئەوانە دەکەی 150 تقریبان ڕووداوەکان کەم بۆتەوە 163 مردن و برینداربوونی سەخت بە ڕووداوەکانی هاتوچۆ کەم بۆتەوە. ئەمە تەبعاً پەیوەندی تایبەت بەس بە کامێرەکانەوە نیە پەیوەندی بە پێداچوونەیەکی ورد بە یاسا و ڕێنمایەکانی لێخوڕین و سەلامەتی هاتوچۆ و پابەندکردنی شفێر و پەروەردەکردنی شفێر و پابەندی خەڵکەوە هەیە بە ڕێنمایەکان کە دوجار دیسان بۆ سەلامەتی خوشکبراکانی خۆمان. باش سەبارەت بۆ بڕیاری کە دەرکراوە لەمە دووە سزای دارایی بەسەر هەر شۆفێرێکە درێ کە پابەندی هێڵەسپیەکانی ناو شەقامەکان نەبێ. ئەمە چۆن بوو ئەم بڕیارەتاندا و چۆنیش کاری لەسەرەکەن؟ بەڵێ ئێمە پێمان ناخۆشە کە هەر ڕێنمایەک بەڵێ پێمان ناخۆشە هەر ڕێنمایەک دەردەچێت خەڵک تەنیا تەرکیزی لەسەر دیوی سزا داراییەکە هەیە لە کاتێک ئەمە بڵاوکردنەوەی یان فراوانکردنی هۆشیاری لێخوڕین و هۆشیاری هاتوچۆی هەرجەنابێت لە پێشەچەکەی باس کرد خۆدیەکێکی لە شوفێرانەی کە نیگەران دەبی کاتێک شوفێرێک لە پێشت لێخوڕین دەکا و ناشزانی کە بە کام ئاراستە دەڕوە لە کام لین دەڕوە. ئێمە لە چەند ئاراستەیەکەوە دەستمان کردووە بە
ڕاستکردنەوەی ئەوەی پێ دەڵێن درایڤینگ ئەتیتیود هەڵسوکەوتی شوفێری. ئێستا هەر شوفێرێکی گەنج کە لە قوتابخانەکانی فێربوونی شوفێریەوە دەردەچێت بەر لە بەدەستێنانی مۆڵەت شوفێری فێر دەبێت کە لەینەکانی ناوشەقام هەیە لە سپیەکانی ناوشەقام چەند جۆری هەیە، جۆرەکانی مانایەتیە، چۆن بتوانانی لەو لە نێوانەوە هێلەوە بچێ هێ لەیشتر. جارێ بەشێکی باشە شوفێری ئێمە هەر پێی وایە ئیشارات نیشانەی ئاگدارکردنەوە هەر زیادە. لە کاتێک ئیشارەت ئاگدارکردنەوەی شوفێرەکەی دوای خۆتە کە بەرەو کام ئاراستە دەڕۆی. ئەو بڕیارەی ئێستا هەیە بەڕاستی بۆ ڕاستکردنەوەی ئەو هەموو هەڵە و کەم و کوڕەیە کە بەشێک لە شوفێران لەناو شەقامەکان جگەلەوەی هەراسانی دایان شوێری وەکو جەناب و بەندە خەڵکیتر دەکەن مەترسی بۆ سەر ژیانی خۆیان دروست دەکەن. زانین بڕیارەکە ئێستا چۆتە بواری جێبەجێکردن لە ڕووی هۆشیاریەوە. ئێمە قەت مەبەسمان نییە یەک ڕۆژ یەک هاوڵاتی کوردستان سزای دارایی بدرێ. هەر ئەو بەشداریکردنی بەندە لەو بەرنامەی جەناب و ئێمە لە تیمی ڕاگەاندنی وەزارەت و بەڕێوەبەراتەکانی هاتوچۆ هاوکارن لەوەی لەمە و لە هەڵمەتێکی هۆشیاری لە ڕێی دروستکردنی ڤیددیۆی فێرکاری گەورەوە دەست پێ دەکەین. ئێمە تا هاوڵاتی بەتەواوی دێتە سەرەوەی ئەو لەینانە بۆ سەلامەتی ئەو ئێمە دوایی دەچینە بابەتی سزادان. قەت سزادان و سزای دارایی بەشێک نییە لە تەوەجوهی وەزارەت کە خەڵک ئیلا دەبێت لە ڕێی سزا هەوڵ دەدەین هۆشیاری بڵاو بێتەوە کامێراکانەوەیە لە ڕێگەی ئۆتۆمبیلەوەیە بە چ شێوازێک زۆر ڕێگا تۆ دەتوانی کە ئەو کامێرانەی هەن هەمووی کامێرەی زیرەکە هەر سۆفتوێرێکی نوێ یان هەر پرۆگرامێکی نوێ هەر لایسنسێکی نوێی بۆ دەکڕی ئەو ئیشت بۆ دەکە خۆت دەتەوێت. ینی ئەگەر بۆنمونە ئەو شەقامانی کە ئێستا لەسەر شاشەکەش بینەرانی بینن ئەو هێڵانی کە پچر خۆشکردنی بۆ دەرچوونن لە یەکتر و ئەگەریش ینی هێڵەکە درێژ بێ بەبێ ینی هیچ کەرتێکی دیانە بێ پچڕ نەبێت هەیە نەپسراوە ئۆتۆمبیل بۆی نییە لەوێەوە دەرچێت ئەگەر دەرچێت لەوێ و سزادرێ ئەو هێلە دیوارە ینی ئەو هێلەی نەپسراوە خۆی ئەو هێلەی نەپچراوە ئەمە دیواری پێ دەڵێن بۆ نمونە یەک لە لەینەکان لەسەر پردێک دەتە خوارەوە هێلە شتر هێل لە تەنیشی دەڕوە ئەو هێلە وەکو پردوایە ینی وەکو دیوار وایە ئەو شوفێرە بۆ ئەوی مڕعاتی ئەو شوفێرە بکە کە لەسەر پردەکە دێتە خوارەوە نابێ هێلەکەی ئەو بڕێ ئەو هێلانەی پچرن هاوڵاتی بەکاری دەهێنێ بۆ گواستنەوە لەو لەینە بۆ ئەو لەینێتر بەڵام دیسان دەبێ ئیشارەت پێ بکە ئەسڵەن گواستنەوە لە نێوان لەینێک بۆ لەی نێشتر ئالو گۆڕکردنی شەقام هیچ کات هاوڵاتی سزا نادرێت بەڵام هاوڵاتیە کە 2 کیلۆمەتر لەسەر هێلەکان بڕوە هەموو ئەو شوێرانی لەسەر شەقامن هەراسان دەکە ئاراستەی ڕۆیشتنی دیار نییە دەبێت سزا بدرێمە. باشە کاکێ من قسێک بڵاو بوو لە ماوەی ڕابردووە ئەوترا کە بە ئۆتۆمبیلی مەدەنی چاودێری شۆفێرەکانەکرێ ئەمە ڕاستە؟ بەڵێ ڕاستە ئەفسەری هاتوچۆ دەسەڵاتی سزادانی هاوڵاتیانی هەیە لە کاتی سەرپێچیکردن لە ناو دەوام و لە دەرەوەی دەوامیش بۆ ئەوەی دڵنیابین لەوەی بەتایبەت دیاردەی بەکارهێنانی مۆبایل زیاد لە پێویست لە کوردستان زۆر و ناشرین بووە سناپکردن سیرکردنی فیلم لە کاتی لێخوڕینە شوفێر هەیە دەڵێم لە دهۆک هاتۆتەوە یان لە شاری شتر هاتۆتەوە تا گەشتۆتەوە هەولێر سەیری یاری کردو شوفێریش کردووە 5 کەسیش لە ئەستۆی بوو ئەمە کارەساتە بەڕێزان تۆ بەکارهێنانی مۆبایل پێی دەڵێن دیستراکتیڤ درایڤینگ لێخوڕین بەبێ ئاگایی لە دنیا یەک لە سەبەبە سەرەکیەکانی ڕووداوەکانی هاتوچۆیە ئێمە بۆ ئەوەی هاوڵاتی هۆشیارکەینەوە سەرەتا هاوڵاتی ناچارکەین کە ئەگەر تەلەفۆنت بۆ هات لە شوێنێک بوەستە ئینجا تەلەفۆنەکە جوابدەوە تێکست مەکە سناپ مەکە سەیری فیلم مەکە لەناو لە کاتی لێخوڕینە چونکە هەموو ڕووداوەکانی هاتچۆ بەڕێزان لە یەک چرکە ڕوودەدان یەک چرکە بێ ئاگایی کارەسات و ڕووداوی هاتچۆ دروست دەکات بۆیە بەڕێوەبەراتەکانی هاتچۆ مافی خۆیانە بە هەموو ڕێگایەک بە هەموو میکانیزمێک چاودێری جێبەجێکردنی یاساکان بکەن چونکە من چەند جاری تر باسم کردووە شەقام مڵکی گشتیە مڵکی یەک شوفێری سەرپێچیکار نییە بە ئارەزوی خۆی بێوێ سەرپێچی بکات چۆنی بێ لێ بخڕێ و کەسیش سزای نەدا شەقام مڵکی هەمومانە فەزای گشتیە کە من دێمە سەر شەقام دەبێ احترامی شوفێرەکانی دیکە بگرم احترامی سەلامەتی خەڵک بگرم
باشە کاکێ من یانی ئێستا لەوە دەرچووە کە لەناو ئۆتۆمبیلایەکێک ببینی تەلەفۆن بکە ینی وای لێ هاتووە لە نێو ئۆتۆمبیلە لە کاتی شۆفێریکردنە خەڵک سێری تیکتۆکەکە سێری ئەنیستگرامەکە سێری ڕیلەکە بە دڵی خۆی من لە باسی کەسێکی خۆمت بۆکەم کە چۆتە نێو تەکسی یانە لە ماوەی پێشوە باسی کرد وتی هەتا گەیشتومەتە ئەو شوێنەی کە پێم وتوە بمگەێنە ئەم شۆفێرە مۆبایلی بەدەستەوە بۆ هەر سکرۆڵی کردو یانی هەر تیکتۆکی بەدەستەوە بۆ ڕیل لە دوای ڕیل سەیری کردو ئینستای بەدەستەوە بۆ ڕیل لە دوای ڕیل سەیری کردو ئەوت هەر زیڕەم کردو دڵم لە مشت مابووە تا گەیشتم و ڕوشم ناتۆ پێی بڵم مۆبایلەکە دابنێ لە حاڵەتێکی وایە ئەگەر کەسێک شۆفێرێک ببینێ مۆبایلی پێبێ یان هەر شتێکی دیکە هیچ ڕێکارێک هەیە بۆی کە شۆفێر مۆبایلی بەدەستەوە بێ سزا بدرێ یان چۆن یەکێک ئێوە ئاگادار بکاتەوە بۆم بابەتە بەڕێبەرایەتەکانی هاتوچۆ ژمارەی هێلی گەرمی خۆیان هەیە هەر هاوڵاتیەک هەر شوفێرش تەکسی یان هەر شوفێرێکی دیکە دەبینێ سەر ڕۆیی دەکا و مەترسی بۆ سەرژیانی خەڵکی دیکە دروستەکە تەسویری بکە ڕقەمەکەی بگرێ بینێرێ بۆ ئەو ژمارە گەرمانەی کە بەڕێوەبەرایەتەکانی هاتوو هەر کەس لە سنووری خۆی یەکسەر سزای بۆ دەچێت دیسان تاکید لەوە دەکەمەوە هێلن خان بەڕێزانی دیکە بابەتی چاودێریکردن لە ڕێی سیارەی مەدەنی یان ئەوانە ئەو ئەفسانەی لەسەر شقامن بۆ ئەوە دەگەڕێتەوە کە هەر شوفێرێک کاتێک سیارەکەی دادەگیرسێنێ و دەیەوێ بچێتە سەر شقام دەبێت بەوریاییەوە شوفێری بکە لەو دقەی سواری سیارەکە دەبی تا دەگەی ئەو شوێنە دەبێت ئاگات لە خۆت بێ ینی ناکرێت شوفێرێ دەڵە من گەشتمە فلانە شوێن لە چەند کامیرەمدا ئاگام لە خۆم نەبوو یعنی ئەسڵان شوفێری نابێت بەبێ ئاگایی بکرێ شوفێری پرۆسەیەکە دەبێت بە ئاگایی 100%ەوە بکرێ بۆیە هاوڵاتی تا نەگاتە ئەو ئاستە لە هۆشیاری کە لێخوڕینی ئاگایی و 100% بکە بێگومان ئێمە بەردەوام دەبێت چاومان لەو بێ ڕووداوەکانی هاتچۆ زیاد بکەن باشە بە نمونە شۆفێرێک ئەتوانێ ببێتە چاودێر بۆ شۆفێرێکی دیکە بە نمونە من ینی ئۆتۆمبیلێکی دیکە بینم شۆفێرێکی تێدایە سەرپێچیەکە ئەتوانم ڤیددیۆکەی تۆمارکەم یا وێنەیەکی بگرم بۆ بەڕبەرەتی هاتوو کوێی بنێرم یان خەبەر لە یەکێ بدەم کە سەرپێچیەکی ناشرین کراوە و دواتر بە دوواداشتنی بۆ بەڵێ بەس بەو مەرجەی خۆت لەکە تەواوە بەڵام بەو مەرجەی خۆت لە کاتی شوفێریان نەبی ینی چونکە ئەگەر شوفێری خۆی شوفێری بکە و خۆی بڕوە مۆبایل بەکاربێنە بۆی تەسویری کەسێکتر بکە خۆشی سەرپێچی کردو بەڵام هاوڵاتی لەسەر شەقام ئێمە بۆیە کاتی خۆی ئەو ژمارانەمان بڵاو کردەوە بۆ ئەوەی ببینە ڕقیب بەسەر یەکتری بۆ سەلامەتی گشتی هەڵبەت ئێمە مەبەسمانەوە نیە خەڵک دانی شەهیدی شینە بێ بەس خەریکی تەسویرکردنی خەڵکی تر بێ هەر کەسێکی بینی سەرڕۆی گەورە دەکات سەرپێچی گەورە دەکەوە ژیانی خۆی و خەڵکێکی دیکە دەخاتە مەترسی بۆ نمونە سیارەیەک دەبینی ڕۆنگساید دێ کە ئەمە کارەساتە یعنی دەبێت یەکسەر مۆڵەتەکەی لێ بسەندرێتەوە یان لە شوێنێکی خەتەر مەترسیدار بۆ نمونە پێست دەکاتەوە هاوڵاتی دەتوانن تەسویری بکەن بینێرن بۆ بەڕێوەبەرایەتەکانی هاتچۆ و لە ماوەی ڕابردوو دەیان حاڵەتی وایە کە هەر هەمان ڕۆژ سیارەکە دەستی بەسەرداگیرنەوە باش چەند پرسیارێکی دیکەم هەیە زۆر بە خێرایی دەیانکەم دوایین ڕێنمایەکانی داخلکردنی ئۆتۆمبیل چییە؟ بەڵێ ئەو ڕێنمایە بوو کە لە کۆتایی 2025 بڵاو کراوە پێم وابێ ئەوە وەکو ئاواش ئیشتان لەسەر کرد تەنیا مەرجەکانی تونند و تۆڵی زیاتر کراون تەمەنی ئۆتۆمبیلی کلاسیک بەرزکراوەوە بۆ 50 ساڵ هەروەها ئەو ماوەی کە هاوڵاتی پێویستە ئۆتۆمبیلێک کە دەکڕێبی خاتە سەرناوی خۆی لە 6 ڕۆژەوە کراوەتە 90 ڕۆژ 30 ڕۆژ زیاد کراوە چونکە بەشێک لەو هاوڵاتیانی کێشەی گرێبەستی ئەلکترۆنیان هەبوو پێشتر زۆر جار داواکاریان پێشکەش دەکرد کە نەیانتوانی و لەو ماوەیە ئۆتۆمبیلەکانیان تۆمار بکەن ئێمە ئەومان بۆ کردوونەتە 90 ڕۆژ بۆ ئەوی بتوانێت لەو ماوەیە ئۆتۆمبیلەکان بخاتە سەرناوی خۆ زۆر باشە ژمارەیەکی زۆری هاوڵاتیان گلەی لە کۆمپانیەکانی زمانی ئۆتۆمبیلەکەن یعنی وەکو کۆمپانیانەی کە زمانی ئۆتۆمبیلیان هەیە هیچ چاودێریەک هەیە لە سەریان؟ زانیاریم لەسەر کۆمپانیەکانی زەمان نییە
یعنی ئەوانەی کە بەنمونە دەچی سیارێک ئۆتۆمبیلێک دەکڕی ئەوترێت زمانی 5 ساڵی لەسرە دواتریش کە تۆ ئیشت پێیانە ئەچی ئەڵێ وڵا بۆت ناکەم یان بیانویەکە دۆزێتەوە هیچ چاودێریەک هەیە بەسەر ئەو کۆمپانیایانەوە ینی کە ئاوا ڕێکلامی زمانەکەن و بەڵام دواتریش جێبەجێ ناکەن بێگومان خۆ ئەو کۆمپانیانە بەشێکیان لەلایەن وەزارەتی مالیەوە وەکو هەڵە نەبم یعنی جگەلەوەی لە بەڕێبەرایەتی گشتی تۆماری کۆمپانیەکان تۆمار کراون هەر وڵاتیەک دەتوانێت پەنا بۆ یاسا بەیان ئەگەر مافی مەدەنی کەوتوتە لای کۆمپانیەک دەتوانێت شکاتی لێ بکە من خۆم زانیاریم نییە بەڕاستی لەسێ باشە کاکە من باسی کەمێک پێش ئەوەی کە بەشداری لە نانوچایە بکەیت چۆمان مەحموود پامێری سلێمانی وەرگر زانیاریەکی باس کرد ئاسایشی سلێمانی بڕیاریا و کۆدی تایبەت بدرێ بە ئۆتۆمبیلە بێسەرەتاکان ئایا ئەمە باوەڕ پێکراوە بۆیان هەیە کە سەردانی موشارەکان بکەن من ئاگداری ئەو تەفاسیلە نیم کە برایانمان لە ئاسایشی سلێمانی بۆ پێدانی کۆد بۆ ئۆتۆمبیلانی کە سەرەتایان نییە بەڵام ئەم کۆت پێدان شوێنی تۆمارکردن ناگرێتەوە هاوڵاتی دەبێ ئاگدار بێکە ئەو کۆدە ڕەنگە کۆدێکی ئەمنی بێ بۆ ناسینەوەی ئەمنی خاوەنی ئەو ئۆتۆمبیلانەی کە هەڕۆژێ تابلۆیەک دەبستن ئەمە تۆمارکردن نییە و تا ئۆتۆمبیلە ناتوانرێ وا مامەڵی لەگەڵ بکەیت کە ئۆتۆمبیلیش تۆمارکراوە و بە ئارزوی خۆی دەتوانێت بسوڕێتەوە ئەگەر کۆدی بۆ نمونە با بڵێن لە لای ئاسایشی سلێمانی بێ ڕەنگێک لە قازانجەکانی ئەو بێکە ناتوانێت چیتر ئۆتۆمبیلەکە ڕقەمی تری تێبخە ئەوانەی کۆت کراون ئێمە دەتوانین لە مەولا سزای داراییشیان بدەین کامێرەکان دەتوانن چونکە دیارە کە کۆت کراواتە خاوەنەکەی دیارە چێە ئەو خاوەنە ناتوانێت ئەو ڕقەمە بگۆڕێ تەمان هەموو جۆرە تابلۆیەک تەنان دەگەر تابلۆیەکی بەدەستی دروستکراویش بێ کاتێک خێرا لێ بخۆڕێ لە کامێرەتدا دواتر ئێمە ئەو سیارەمان دەست بکەوێ دەبێ ئەو پاکانەی ئەو سزانەی هەموو بکە بۆ هێوە تەسەور دەکەم هەر مەبەستەکە ئەو بێ بۆ ناسینەوەی خاوەنی ئۆتۆمبیلەکان بێ بەڵام شوێنی تۆمارکردن ناگرێتەوە خاڵشتر هەر پەیوەندی بەو بابەتە هەیە دەمێ ئەو دەرفەتە بخۆزمەوە کە هەموو هاوڵاتیەک کە ئۆتۆمبیلی تابلۆی شارەکان دیکە عراقی پێەیە یان تابلۆی حکومی پێەیە یان تەنانەت تابلۆی تەزویریشی پێبێ دەبێ وریا بێ کاتێک لە کامێرەکان دەدا کامێرا سزاکانی بۆ دەنووسێ لە هەر دەرفەتێک بکەوێتە دەست هێزەکانی پۆلیسی هاتوچۆ هەموو ئەو سزانەی پێشوو کە لەسەرەتی دەبێ پاکانە بکە بۆیە هەندێک گلەیی کە لە سوشەل میدیا زیاتر بۆمان دێ دەڵێ ئێمە وەکو هاوڵاتی کە سیارەکانمان تۆمارکراوە پابندین بەڵام لە پڕێکا سیارێکی تابلۆ شارێکی دیکەی عراقی یان تابلۆ علوج بە تەنیشماندادی و بارزوی خۆی لێ خوڕین دەکا دڵنیایی دەدەمە هاوڵاتیان کە ئەوانیش لە هەر دەرفەتێکا بکەونە دەست هێزەکانی پۆلیسی هاتوچۆ دەست بەسەر دەکرێن و پاکانەی هەموو سزاکانی پێشوان دەی بکەن باشە جیا لە بابەتی هاتوچۆوانە ئێستا هەندێک لە پۆستەکانی بەڕێوەبەری ناحیە و قایمقام لە سنووری سلێمانی گۆڕانکاری تێداکرێ ئەمە لەسەر چه بنەمایەکە ئێوە ئاگادارن؟ من ناگەدار نیم یعنی دەبینم هەواڵەکان دەبینم گۆڕانکاریەکان بە وەکالەتن هیچیان ینی جێگیر نین چونکە جێگیر دانانی کەسێک بە قایمقام بە جێگیری بۆ نمونە پێویستی بە فەرمانی هەرێمی و بە فەرمانی سەرۆگۆزیران و بە فەرمانی وزاری هەیە بەشی باشی ئەو بەڕێزانەی دانراون بە وەکالەت دانراون و بەشێکیان مدیر ناحیە بوون و قایمقام بوون لە دیوانی پارێزگای سلێمانی ئەمانە بە وەکالەت دانراون جێگیر نین باشە بڕیار بوو کە خولی ئەفسەری بۆ ڕێپێدراوانی وەزارەتی ناوخۆ تا نایب زابتەکان بکرێتەوە کەی خولەکە دەست پێیەکە وڵات دیار نییە دیار نییە باشە بۆ نرخی ڕاهێنان بۆچی نرخەکان هێندە بەرزە یعنی خەڵک گلەیەکە ئی دەرهێنانی مۆڵەتی شۆفێری خەڵک زۆر گلەی لەم بابەتاکەڵێ بە نمونە یەکێک پێویستی بەوەیە کە مۆڵەتی شۆفێری هەبێ بەڵام لە بەروی کە نرخەکەی گرانە مانگ بە مانگ دوایەخە ناتوانێت کە ئەمە بکات هۆکاری گرانبوونی ئەم نرخە بۆ
ئێمە کاتێک ئەو ڕێنمایە دەرچوو ڕێنمای 11 و 12 مناقشەی زۆری نرخکرا ئەسڵەن پێشتر لە هەندێک شوێن بە هەتا 400-500 هزار دینار نرخی بەشداریکردن بۆ لە خولەکانی فێربوونی شوێری باشە ئێمە لەگەڵ بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ لەگەڵ نووسنگەکانی شوێری پاش مناقشەیەکی زۆر توانیومانە بهێنینەوە ئاستا و ئەو نرخە کاتێک لەگەڵ نووسنگەکانی شوێری مناقشەی زۆر کرا و ئەو کولفەی لەسەر ئەوانە کۆمەڵێک خەڵکی زۆری گەنج و مامۆستا خراونەتە سەرکار نووسنگەکان نوێکراونەتەوە بۆ ئەوان قازانجێکی زۆر کەمی تێدا بوو ینی لەوە زیاتر نەدەتوانرا فشارێن لە بکرێ بەڕاستی بەڵام دیوی ڕۆشنی ئەو بابەتەیە فێربوونی گەنجە بە یاسا و ڕێسا و ڕێنمایەکانی هاتوچۆ و سەلامەتی واتە دایک و باوچێک 18 ساڵ کچێکیان کوڕێک گەورە دەکەن سەرمایەگوزاری لە هەموو ژیانی دەکەن کاتێک نرخی بەشداریکردنی لە خولێکی فێربوونی شفێری دەدەن دوایی دەبێتە خاوەنی مۆڵەت شفێری بە پێچەوانەوە دەیان خەڵکمان بینیوە کە بەهۆی نەبوونی ئاگاییەوە سیارەشی بۆ کڕاوە و دواتر تووشی حادیسەی زۆر گەورە بووە بۆیە من داوا لە دایک و باوکانی خۆشەویست دەکەم کە دیوی ڕۆشنی ئەو بابەتە بینێن من هەر لە ماوەی ڕابردوو کوڕی خۆم بەشداری لە خولەکانی فێربوونی شفێری کرد دەرسەکانی بەتەواوی وەرگرت دوایی چوە تاقیکردنەوەش الحەمدوللا بووە خاوەنی مۆڵەت شفێری بۆ سیستەمە ضرورە دایک و باوک ئەو دیوە ڕۆشنە ببینن کە سەرمایە گوزاریە لە گەنجێک لە کچێک لە کوڕێک کە 18 ساڵ پێوان ماندوو بووین نابێ بیان خێنە سەرجادە بەبێ ئەوەی هۆشیار بن بە ئاگا بن پڕزانیاری بن لە ڕووی هاتوچۆ بۆی خۆیان سەلامت بن و دڵی دایک و باوکانیشان بە لێخوڕینی سەلامت خۆش بێ و نەبنە سەر ئێشەی زیاتریش بۆ شوفێرانی زۆر باشە کاکێ من دوایین پرسیارت لە یەکەم سەبارەت بە کێشەی پێدانی ئیقامە بە سووریەکان ئەم کێشەیە بەکوێ گەیشتووە و گەڕانەوەی ئاوارەکان چی بەسەر هات بەڵێ بارودۆخی سووریا بارودۆخێکی تایبەتە تا ئێستاش هەمومان ئومێدمان هەیە کە بەرەو باشی بڕوە چونکە کە دەڵێم سووریا مەبەستم سووریا وەکو دەوڵەتە دواتر پەیوەندی نێوان سووریا و ڕۆژاوای کوردستان چەندە ئۆقرەی لەوێ دروست بێ هێندە فشاری کەمتر لەسەر هەرێمی کوردستان دەبێ ئێمە وەکو وەزارەتی ناوخۆ بەرناممان وا بووە کە کەس بە ناچاری و بە زۆر نانێرینەوە نە ئەوانەی سووری نە هاوڵاتیانی دیکەمان کە هیشارەکانی دیکە عراقن و بەشێکیان هێشتا لە کەمپەکان ماون خوشک و براکانی خۆمانی ئێزدی کە خەڵکی شنگال و شوێنەکانی ترن کوردستان باوەش و دەرگای بۆ هەموو ئاوەرەیە کراوەیە کە لە کاتی پێویستیان بێرە بێ ئێمە خۆمان لە 100 ساڵی ڕابردوو ئاوەرەی زۆریمان بینیوە بۆیە بە ناچاری کەس نانێرینەوە هەر هاوڵاتیەکی سووری یان هەر هاوڵاتیی خۆمانی عراقی کە هیشارەکانی دیکە بێ ئەگەر بیاوێ بە ئارەزومەندانە بڕواتەوە دەرگای چوونەوە کراوەتەوە واتە دەرگای ئێمە بۆیە لەگەڵ حکوومەتی ئیتیحادیش لە گفتوگۆین تا ئێستاش ڕێک نەکەوتین لەسەر داخستنی کەمپەکان چونکە ئێمە پێمان وابوو کە ناکرێ بە زۆر کەسێک کە هێشتا پێویستی بە مەئەوا و بە ئارامی هەیە ناکرێ بە زۆر بنێردرێتەوە زۆر باشە کاک هێمن میرانی بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان سپاس بۆ بەڕێستان کە لەگەڵمانە بوون سپاس بۆ ئەوە بەیانیتان باش